موچەی وانەبێژان دابەش دەکرێت. 5 ڕۆژ پێش هەڵبژاردن بانگەشە ڕادەگیرێت. 235 ئاوارەی لوبنانی گەیشتنە عێراق. سلااوتان لەبێ سومەیەم لە تیوارەوە گرنگترین سێ هەواڵتان پێشکەشەکەین. نوێنەری گشتی مامۆستانی وانەبێژ ڕایگەیاند هەفتەی داهاتوو شایستە داراییەکانی مانگی 6 مامۆستایانی وانەبێژ دابەش دەکرێت. عەلی ڕەوف لە ڕاگەیاندراوێکدا ڕایگەیاندووە وەرگرتنی موچەی مانگەکانی 6 7 و 8 هەروەکو وانەبێژ دەبێت. بۆ مانگی نۆژ لەگەڵ هاتنی موچەی یەکەم موچەی دوای بەگرێبەستبوون وەردەگرن. سەبارەت بە ڕێکارەکانی بەگرێبەستکردنی مامۆستایانی وانەبێژ عەلی ڕەوف وتی لە 26 ئەیلولی 2024ەوە وەزیری دارایی و ئابووری نووسراوی ڕەزامەندی بۆ بەگرێبەستکردنی مامۆستانی وانەبێژ واشۆ کرد و ڕەوانەی وەزارەتی پەروەردەکرا. ئەمڕۆ ڕێکارەکان لە پارێزگای هەولێر و دهۆک دەستی پێکرد. بە زووترین کات لە پارێزگای سلێمانیش ڕێکارەکان دەست پێ دەکەن. لە هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی هەرێمی کوردستان نزیک دەبینەوە. لایەنەکان لەم دەرفەتەی لە پێشیانە زۆرترین هەوڵی خۆیان دەدەن بۆ بانگەشە و ڕاکێشانی سەرنجی خەڵکی کوردستان چاوەکو و دەنگیان پێ بدەن، بەڵام لێدوانە توندەکانی بەشێک لە حیزبەکان دژی یەکتر بۆتە هۆی دروستبوونی گرژی و کەشێکی ئالۆز لەم ماوەیەدا. تیوار کۆمەڵک زانیاری بەدەستگەیشتووە و زانیاریەکان باس لەوە دەکەن کە ئەگەری هەیە 5 ڕۆژ پێش هەڵبژاردن بانگەشە ڕابگیرێت. بەپێی زانیاریەکانی ئەو سەرچاوەیە پشڕاستکراوەی تیوار ئەگەری هەیە سەرۆکایەتی هەرێم و کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق ڕێکەوتنیان کردبێت بۆ ڕاگررتنی بانگەشەی هەڵبژاردن. ئەوەش بە هۆکاری دروست نەبوونی ئاژاوە و کێشە و زیاتریش بەهۆی تێنەگەیشتنی لایەنگرانی حیزبەکان لە کۆی پرۆسەی بانگەشەی هەڵبژاردن. جێگای باسیشە ئەگەر چەند ڕۆژێک پێش هەڵبژاردنەکە بانگەشە ڕابگیرێت بێگومان ئەمەش کاریگەری خۆی دەبێت و لالایەن حیزب و لایەنە سیاسیەکانەوە کاردانەوەش بە دوای خۆیدا دەهێنێت. هاتنی هاوڵاتیانی لوبنانی بۆ عێراق بەردەوامە و دوێنێ دویدا کاروانێکی دیکەن لە ڕێگای دەروازەی سنووری قایم لە پارێزگای ئەمبارەوە گەیشتە عێراق. بە گوێرەی ڕاگەیەندراوێکی وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراق لەسەر بڕیاری محەممەد شاسوودانی سەرۆکوەزیرانی عێراق و ئیڤان فایق وەزیری کۆچ و کۆچبەران کارمەندانی وەزارەتەکان بەردەوامن لە پێشوازیکردن لە خێزانە لوبنانیەکان کە ڕوو لە عێراق دەکەن. وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراق دەڵێت پێشوازیان لە کاروانی چوارەمی هاوڵاتیانی لوبنانی کردووە کە 235 کەسن. ئەمانە لە ڕێگەی دەروازەی سنووری قایم هاتوونەتە نێو عێراق. هەموو ئاسانکاریەکان پێشکەشکراون. سێ هەواڵم پێشکەشکردن هەر شاد.